بیکاری تۆری هەشتەمی بنەڕەتی پێدا چوونەوە. ئەمن هەندێک لەو ڕاهێنانە چا دەکەم چونکە زۆر زۆرن و هەمویان ناتوانم شی بکەمەوە. بۆ وێنە لێرە بە پرسیاری دوو دەست پێ دەکەم. 8 پیتی کەم 5 یەکسانە بە 30. ئەو کەم 5ەی دەبەمە لای دەستی چەپ 35 لە کاتی گواستنەوە لایەک لەلایەک هێمایە کە دەگۆڕدرێ 35 هەردوو لە دابەشی 8 بە بژمێر دەتوانم بزانم دەکاتە چەند. دەتوانم 32 دابەش 8 یەکسانە بە 4 واتە چەند دەمینێتەوە لە 35 32 بڕوە 3 دەمینێتەوە. دەتوانم ئەوها بینووسم. پرسیاری 6 چا دەکەم. ڕەنگە تۆزێک زەحمەت بی چونکە کەرتی لەگەڵا تەمەشای ژێرەی ئەو کەرتانە دەکەم. لێرە 3 لێرە 6 ژێرەی هاوبەش 6 واتە ئەمن پێویستە ئەو کەرتانە لێک دەم لەگەڵ ژمارە 6. لێرە تەنیا ئەو دووە لێک دەدرێ، ئەوانە لێک نادرێن جارێ پێویست ناکە چونکە دووەکە لێک درایە لەگەڵەوان. کاتە لێرە دەنووسم 2 جار 6 لێرەش دەنووسم 5 جار 6 11 دیسان جاران 6. یەکسەر شەشەکەی دابەشی 3 دەکەم. ئەو جدوای لێچم لەگەڵ 2 ئاسانترە. 6 دابەش 3 2 ئەو دووەی کە ماوە جارانی ئەو دووەی ئێرە یەکسان دەبی بە 4. لە لای چەپ 6 دابە 6 یەکسانە بە 1 تەنیا 5 دەمینێتەوە 5 پیتی ن. 11 جار 6 یەکسانە بە 66. لێکدانە گۆڕاوەکە لە لای ڕاست و لە لای چەپ هەیە، بەڵام کامەیان گچکەیە ئەوی لا دەبەم دەی بەمە لایەکەی دی 5 بچووکترە لە 8 کابوو لە هەردوو لای 5 کەم دەکەمەوە لێرە و لێرە. 8 پیتی ن کەم 5 پیتی ن 3 دانە پیتی ن دەمینێتەوە. ئێرەش هیچ نامینێتەوە تەنیا کەم 66. ئێستا ئەو کەم 24ش لێرە دەبەمە لایەکەی دی دەبیتە کۆ. نەگەتیڤ 66 و پۆزیتیڤ 24 هێمای ژمارە گەورەکەی دادەنێم کە کەمە ژمارەکانیش لێک دەردەکەم. 6 کەم 4 2 6 کەم 2 4. ئێستا هەردوو لای دابەشی 3 دەکەم. 4 دابەش 3 1 12 دابەش 3 4. شیکارەکە ئەوهایی لێ هات. پرسیاری 7ش دەتوانم چاکەم. ئەو چارەی لێک دەدەم لەگەڵ 1 بە 1 ئەو ڕادانەی ناو کەوانەکەی. لە کاتی لێکدانی ژمارەی تەواو لەگەر کرد تەنیا ژمارە تەواوەکە لێک دەدرێت لەگەڵ سەرەی کەرتەکەی و دابەشی ژێرەکەی دەکرێت.
دابش پێنج پیتی م. کەم چەرجاران حەفت بیست و هەشت. لە لای چەپ 2 دانا و کەم 4 کۆ 10. ئێستا باوەکو خۆی بینووسمەوە جارێ هەندێک لای چەپ چاکەم. کەم 4 کۆ 10 واتە کۆ 6. ئەوجا ڕەنگە باشتر بی ئەو پێنجە لێرە نەمینێ، کەرت زۆر باش نییە لە کاتی شیکارکردن. ئەو ژێرە پێنجە یەک بەیەکی ئەو ڕادانە لێک دەدەم لەگەڵ پێنجی. 4 جار 5 دابش 5 کەم 28 جاران 5 یەکسانە بە 2 جار 5 و 6 جار 5. ئەو پێنجە لەگەڵ ئەو پێنجەی دەڕوا دەبیتە 1. 4 پیتی م دەمێنێتەوە. 28 جار 5 5 جار 8 40 2 جار 5 10 و لەگەڵ 4 4 10. 10 پیتی م کۆ 6 جاران 5 30. ئێستا دەتوانم لە هەمان کات ئەو 4 پیتی م ببەمە لایەکەی دی، چونکە ئەو گچکەترە لە 10 دەبیتە نێگەتیڤ. ئەو 30ش بینمە ئەو لایە، ئەویش دەبیتە نێگەتیڤ. بەڵام دەبی ئاگام لەو کەمەی بی کەم 140 ئەوە هی 140ەکەیە. کاتە کەم 140 کەم 30 یەکسانە بە 10 پیتی م. ئەو 4ی کە بردمە ئەو لای دەبیتە نێگەتیڤ کەم 4 پیتی م. ئێستا لێرە ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە، هێمای کەمیان لۆ دادەنێم. 0 4 و 3 7 107. 10 4ی لێکەم بیتەوە یەکسانە بە 6 دانا پیتی م. ئێستا هەردوو لای دابەشی 6 دەکەم. پیتی م یەکسانە بە 107 دابەش 6. ئەوە خوێندکار دەتوانێت بە خۆی چاچی کا بزانە دەکاتە چەند. پرسیاری 10 چا دەکەم. 10 پیتی ن کەم 5 کۆ 3 یەکسانە بە 10 کەم 2. با ئێرە وەها بنووسمەوە. کەم 5 و کۆ 3 یەکسانە بە کەم 2 لێرەش کەم 2. ئەگەر تەمەشاکەین لێرە 10 دانە پیتی ن کەم 2 لێرە 10 دانە پیتی ن کەم 2 کاتە ئەو جۆرە هاوکێشانە ناتوانم شی کار بکەم. واتە ئەگەرە من ئەو دەیەم هینا ئەو لایە یان هیچ کێشەنی ئەو دەیەم بردە ئەو لای دەکا 0 هیچ نامێنێتەوە. دیسان ئەو دووەم بردە ئەو لای دەبیتە کۆ 2 دەکا 0 وەکو ئەوی وایە لێرە 0 یەکسان بی بە 0. وەکو ئەوی وایە ئەو پیتی ن بە ملیۆنان ژمارە لە خۆی بگری، هەر چەند بی ژمارەکە هەر ڕاست دەردەچی. لێرە یەک دانە شیکار نییە لۆ پیتی ن، بەڵکو زۆر زۆر هەر ژمارە چی دانێم هەر ڕاست دەردەچی. کەواتە ڕەگەکانی ئەو هاوکێشەی گەلک زۆرە. ئەوجە نازانم چ دەنووسن، ڕەگەکانی زۆرە یان شیکاری نییە. پرسیاری 11 چا دەکەم. لێرە کەرت هەیە، ژێرەکەی 4 لێرە ژێرەکەی 5 4 جار 5 دەکا 20 یەک بەیەکی
ئەو ڕادانە لێک دەدەم لەگەڵ ژمارە 20. ئەو 3 جاران 20، ئەو 1 جاران 20، 15 جار 20 و لێرەش جاران 20. لێرە 20ەکە دابەش دەکرێت بە سەر 4 دەمینێتەوە 5. 5ەکە لێک دەدرێت لەگەڵ 3 دەبیتە 15. پازدە جار 20 یەکسانە بە 300. کۆ لێرە ئەو 20 دابەشی 5 یەکسانە بە 4، 4 جاران 3 12. پیتەکەش دەنووسرێتەوە. ئێستا کردنەوەی ئەو کەوانەی لای دەستی ڕاست. 15 جار 2 یەکسانە بە 30. 15 جار پیتی م کۆ 20 یەکسانە بە 300 کۆ 12 پیتی م. ئەو 30 و ئەو 20ەی کۆ دەکەمەوە لەگەڵ 1 یەکسانە بە 50. لای چەپیش هەر دەنووسمەوە جارێ. دوایێ کەم 15 پیتی م بچووکترە لە 12 لەبەر هەندێ ئەوەی دەبەمە ئەو لایە دەتوانم لە هەردوو لای کۆ 15 پیتی م زیاد بکەم. ئەو 50 دەمینێتەوە یەکسانە بە 300. لێرەش 12 کۆ 15 یەکسانە بە 27. ئەو 300ەی ببەمە لای دەستی ڕاست. یەکسان دەبی بە کەم 300، 50 کەم 300 27. چش دەمینێتەوە پێی ناوێ بنووسم کۆ. 50 کەم 300 کەم 250. هەردوو لا دابەشی 27. ئەوە بە بژمێر دەتوانین بزانین دەکاتە چەند. هاوکێشەی زۆر سەیرن لێرە لەو لاپەڕەیە. شیکارکردنی هاوکێشە پلە دووەکان. پرسیاری 12 زۆر ئاسانە. وەرگرتنی ڕەگی هەردوو لا. چونکە هاوکێشەی پلە دوو هەمیشە توانی دووە. دەبی لەژێر ڕەگ بێتە دەرێ. لای ڕاست یەکسانە بە پیتی س، لای چەپیش دەکا کۆ 5 یان کەم 5. پرسیاری 13 هەردوو لای دابەشی 16 دەکەم. گۆڕاوەکە تواندوو یەکسانە بە 9 دابەش 16. پێویست ناکە بچم بە بژمێر 9 دابەشی 16 کەم، چونکە هەردووچیان دوو جای تەواون. باشترە ئەوها بیان هێڵمەوە یەکسەر ڕەگی هەردوو لایی وەربگرم. پاشان دەتوانم یەکە سەرە و ژێرە بە تەنیا لە ژێر ڕەگی دووجا دانێم. ئەوجا 9 لە ژێر ڕەگ یەکسانە بە 3، 16 لە ژێر ڕەگی دووجا یەکسانە بە 4. وەڵامەکە پیتی ساد یەکسانە بە کۆ 3 لەسەر 4 یان کەم 3 لەسەر 4. کۆ پێویست ناکە ئەوەی ڕاستی بی بنووسرێ. پرسیاری 14 ئەو کەم 16ەی دەبەمە لایەکەی دی. دەبیتە کۆ 16.
25 گۆڕاوەکە تواندوو یەکسانە بە 16 هەردوو لایدا بەشی 25 دەکەین. ئەو جا ڕەگی دووجا پیتی ن یەکسانە بە 4/5 یان کەم 4/5. پرسیاری 15 ئەو نێگەتیڤ شەشەی دەبەمە لای دەستی چەپ. دەبیتە پۆزیتیڤ 6 و دەکا 36 هەردوو لادا بەشی 4 9 ڕەگی هەردوو لای دەبیتە 3 یان کەم 3. پرسیاری 16 ئەو گۆڕاوەی چونکە گچکەترە لێرە لە چەپ دەیهینمە لای ڕاست. یەک دانە تواندوو لە هەمان کات ئەو هەفتەی دەبەمە لایەکەی دی دەبیتە پۆزیتیڤ ئەویش دەبیتە کۆ. 3 لەگەڵ 1 4 دانە یەکسانە بە 16 یەکسانە بە 4 ئەو جا ڕەگی هەردوو لە ئەو پیتە دەکاتە 2 یان کەم 2. گۆڕاوەکە بدۆزەوە بە پێی گۆڕاوەکانی تر. پرسیاری ژمارە 18 ئەمن چا دەکەم. ئەو گۆڕاوەی ببینینەوە کە لێرە دانرایە. مەبەستیان چیە؟ مەبەستیان ئەوەیە کە ئەو گۆڕاوە پیتی ن بە تەنیابی لە لایەکان تێکەڵ نەبی لەگەڵ گۆڕاوەکانی دی لێرە. ئەوجا ئەو لایەیان چەپەیان ڕاستە هیچ کێشە نییە. لۆ ئەوەی ئەو ئیشای ئاسان بی و پێویستە ئەمن ئەو کەوانانە بکەمەوە ڕادەکانی لێک دەچن لەگەڵ یەک چاچیان کەم و هەوڵ بدەم بزانم پیتی لە چێیە بە تەنیابی نووسم. یەکەم هەنگاو لێکدانی 2 لەگەڵ کەوانەکە 6 دووجار پیتی ن یەکسانە بە 4 دانە و 5 دانە پیتی س. ئێستا هەوڵ دەدەم پیتی س بە تەنێبی و پیتی ن بە تەنیابی ئێرە دەبەمە ئەو لای و ئەو 5ش دەینمە ئەو لایە لە هەمان کات هێمایەکانیشیان دەگۆڕم. کەواتە پیتی ن چووە لای دەستی چەپ. هیچ کێشە نییە لە کام لای بی. لێرە ماوە 6 کەم 5 تەنیا 1 لێرەش ماوە 6 دانە. بەڵام ئەو 6 باش نییە لە لای پیتی ن هەبی کەواتە هەردوو لای دابەشی 6 دەکەم. پیتی ن بە تەنیا مایەوە لەو لاش پیتی س دا بە 6 تەواو. پرسیاری 19 ئێستا ئەوەی دەنووسمەوە ئەو هاو کێشەیە. هەردوو پیتەکان پۆزیتیڤن. ئەو کەم 2 سادەی دەبەمە لایەکەی دی دەبیتە کۆ. دابەشی 4 دەکەم هەردوو لە ڕەگی هەردوو لای تەنیا چارەکەی دەتوانم یەکسەر لەژێر ڕەگ بینمە دەرێ ببیتە ژمارە 2.
هەردوو لای دابەشی کەم دووی دەکەم.